ڕێزان هەر شتێ لە ژیانی دنیا ئەساسین زۆر ضرورە ئێمە مراعاتی بکەین و ئاگامان لێ بێ. یەکەمیان هاوڕێکانی ژیانت، یعنی تر هاوڕێ خێزانیشت هاوڕێ، هەموو ئەو دۆستانەی کە لەگەڵتان هاوڕێ دۆستەکانی ژیان زۆر جار ئەوان کە ئازارەکانی ژیانت سووکەکەن کەمەکەنەوە. جا ئاگات لێ بێ هاوڕێ باشەکانت بیان پارێزەوەکو چاوت. دووهەم پێویستەوە بزانی کە ئەم دنیایەت چۆن هاتیتە ناوی ئاوا بەجێی دێڵی، چۆن بەڕووتی هاتیتە ناوی ئاوا بەڕووتی بەجێی دێڵی، نە پارە و پول، نە پلە و پایە، هیچی ئەمانە لەگەڵتان نایەن. بۆیە ئاگات لێ بێ پارە و پول و ماڵی دنیا و پلە و پایەکان ئەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ هیچ سوودی نییە، هیچ سوودت پێ ناگەێنێ. ئاگات لێ بێ. سێم لەو ئەساسیاتانەی کە زۆر ضرورە ئاگامان لێ بێ، ئەویش ئەوەیە کە چاکسازی لە خودی خۆت و دەستی پێکە ئەمجا لە خەڵکی ترەوە. ناکرێت چاکسازی خۆت خراپبی و هەوڵدەی یعنی باسی چاکسازی بکەی بۆ خەڵکی تر. چاکسازی لە خۆت و لە دەوروبەرەکەت و پاشان زیاتر و زیاتر دەست پێکە. قسەی خەڵک زۆر گرنگ نییە و نابێ ئەسڵەن گوێیشی پێ بدەی ئەگەر بزانی تۆ لەسەر ڕێگای حەقی و ئەیانەوێت لە ڕێگای حەق لادەن. ئەسڵەن حەساب بۆ ئەو قسانە مەکە و خۆتیشی پێوە مەشغوڵ مەکە و ئەگەر بۆشت بکرێ گوێی لێ مەگرە. یعنی زۆر گرنگە ئەمە بزانی ئەگینا بەڕاستی هەر لە سەرەتای ڕێگاکەوە خەڵکی سارد دەکەنەوە ناتوانی بەردەوام ببی. بۆیە زۆر گوێ بە قسەی خەڵک مەدە. ئەو قسانەی کە ئەزانی ناحەقە و ئەیانەوێت تۆ لە حەق لادەن. زۆربەی جار گەورەکان خۆیان گێلەکەن لەو شتانی کە پێویستە خۆتی لێ گێلکەی. ئەگەر هەنیە جار هەیە خۆگێلکردنت تیانە بێ ژیان تێکەچێ. جاری وا هەیە غەڵەتێکە بینی لە ژنەکەت، غەڵەتێکە بینی لە مێردەکەت، مەسەڵەن غەڵەت ئەبینی لە مناڵەکانت، غەڵەتێکە بینی لە دۆستێک، لە خۆشەویستێکی زۆر نزیکت، ئەبێ خۆتی لێ گێلکەی ئەگینا ژیان تێکەچێ. ئەو خۆگێلکردنە ضرورە لە ئەساسیاتی ژیانە. جا ئەم پێنج خاڵە ئاگات لێ بێ و بزانە کە ئەمانە ئەساسیاتی ژیانن، ژیان لەسەر ئامانە دامەزراوە. والسلام عليكم ورحمة الله.